وەکو کارگەی دانیال حەریق هاتوین خزمەتی ئێوە خۆشەویست بکەین بە مەبەستی فێرکردن لە بوارەکانی ئاگرکوژێنەوە، جۆرەکانی ئاگر و جۆرەکانی ئاگرکوژێنەوە. سەرەتا ئاگر لە سێلق پێک دێتن. یەکەمینیان خۆڕزگارکردن لە کاتی ڕوودانی ئاگر، دووەمینیان ڕزگارکردنی شتە گرنگەکان، ئەوجا ئازیزێکتە لە ژوورەوەیە، لاپتۆپێکتە، قاسەیەکە. سێیەمینیان کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەیە. جۆرەکانی ئاگرکوژێنەوە لە چەند بەشێک پێک دێ. یەکەمینیان پاودەرە. پاودەر ئەو جۆرەیانە، ئەوە جۆکەرە، بۆ هەموو ئاگرێک بەکاردێ، بەڵام بە شێوەیەک ئاگرەکە لە ژوورەوە بێ، ئۆکسجینی لێکەم بێ. پاودەر جۆکەرە، بۆ هەموو ئاگرێک بەکاردێ، بەڵام بە شێوەیەک لە ژوورەوە بێ. جۆری دووەمیان هەیە، ئەوە پێ دەڵێن فوم. ئاینە لێرە ئاماژەمان پێ کردووە، نووسراوە بۆ کارەبا بەکار نایێت. ئەوەیان مەترسی دەبی لەسەر ژیانت، خوا نەخواستە لەگەر کارەبا بەکاری بێنی مەترسی دەبی لەسەر ژیانت. جۆری سێم هەیە CO2. CO2 زیاتر بۆ ساردکەرەوە بەکاردێ. پاودەر بۆ گشت ئاگرێک بەکاردێ، بەڵام بۆ گاز بەنزین ڕوون بەکار نایە، تەختە بەکار نایە. فومەکەمانەیە، فوم لۆ گاز بەنزین ڕوون تەختەی بەکاردێ. ئێستاش لە دەرەوە ئاگرێک ئەمان ئامادە کردووە، لەوێ زیاتر لە لاتان ڕوون دەبی کە پاودەر ئاگرەکەت بۆ کۆنتڕۆڵ ناکە.